یەکەم جار ئەمەلیمانی نەبوو چکە پێشوەختەیە نامێنێت کە لەدایک بوو گریا کە گریا ئیتر ئەمەلیمانم مابوو وتم ئەمێنێت. ئەتوانم بڵێم لە مانگێکا 500 بۆ 600 مناڵ هێتا هۆبەکەمانەوە بەڵام شێوازی ئیشکردن جیاوازە بۆ ئەم مناڵانە ئەو مناڵانی کە زۆر پریماچورن و وەزنیان لە 2 کیلۆنی و کەمترە عادەتەن ئێمە لێرە پرۆسیجەرێکمان هەیە کە AMC کەنگارۆ کێرمەدەر